وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان لە کار و خەباتەکان بەردەوامین بۆ یەکخستنی نێوماڵی کورد، بۆ یەکخستنی دەنگی هەموو هێزە کوردیەکان، هەم هێزی سیاسی، هەم هێزی ڕەوشنبیران، هێزی ناو کۆمەڵگا، مەگەر ئێمە بە یەکگرتنی خۆمان بتوانین ڕوبەڕووی ئەو مەترسیانە ببینەوە. هەرکەس دەزانێت لە ڕۆژی ئەمڕۆمان گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان بە قۆناغێکی چارەنووساز دەرباز دەبێت. تایبەت ئەمڕۆ دەبینین لە چوارچێوەی ئەو ڕەوشە کە هەم لە ڕۆژهەڵاتی ناوین بەگشتی و لە ئاستی جیهان و تایبەت لە ئاستی ناوچەکەی ئێمە، ناوچەی کە کوردستانی گەورەیە، تێدا دەگوزارێ دۆخەکی زۆر هەستیارە و مەترسیدارە. ئەو دۆخە هەستیارە وای کردووە کە دەوڵەتانی هەرێمی، دەوڵەتە داگیرکەرانی کوردستان چاویان بەو دەستکەوتانە نەبڕێکە ئەمڕۆ گەلی کورد هەیتی، وەکو ئەو ستاتوێ لە باشووری کوردستان هەیە، لە هەمان کاتدا ئەو دەستکەوتەکە لە ڕۆژئاوای کوردستان هەیە. تایبەت ئەمن دەمەوێت لێرە ئاماژە بە هێرش و پەلەماری دەوڵەتی تورکیا بدەم کە ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێت. دیارە دەوڵەتی کوردی تورکیا خەونێکی مێژووی هەیە کە نوێکردنەوەی ئیمپراتۆری عوسمانیە، گەیشتن بەو سنوورانەی کە لە میساقی ملی دەستنیشان کرابوو. ئەم دەبینین شەڕێکی زۆر گەورە بەڕێوە دەبا و ئەو شەڕە لە ڕۆژی ئەمڕۆمان نییە و ماوەیەکی درێژە پلانی بوو داڕیشتووە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەبینین هەم شەڕ و هەم هێرشی داگیرکاری دەوڵەتی تورکیا زۆر بەرفراوانتر دەبێت و هەر کەسیش دەزانێت تورکیا بچتە هەر شوێنێک لەو شوێنەکە دەکاتە مڵکی دەوڵەتی خۆی و بە ئاشکرا لەسەر لەزاری هەموو بەرپرسانی دەوڵەتی تورکیا ئەو بابەتە دێنە زمان. لێرەدا ئێمە وەکو گەلی کورد دەبێت چیمان هەبێ لە بەرامبەر ئەو هێرشانە کە دەوڵەتە وەک دەوڵەتی تورکیا دەیکا. دەبێت ئێمە بە یەکڕێزی خۆمانەوە بە یەکگرتنی هەموو هێزە و لایەنە سیاسیەکانەوە ماوەیەکی زۆر درێژە کار بۆ ئەم بابەتە دەکرێت، بەڵام بەداخەوە ئەو ئامانجەکە کە کاری بۆ کراوە تا ئێستا نەگەیشتونەتە ئەو ئەنجامەی کە بە پێویست بێ کە بتوانین لە بەرامبەر ئەو داگیرکاریە بوەستینەوە و ئەو هێرشانە بشکێنین. لێرەدا ئەرک و بەرپرسیارەتێکی گەورە دەکەوێتە سەر هەموو پێکهاتەکانی ناو کۆمەڵگا و تایبەت ئێمە لێرەدا ڕۆژی ئەمڕۆمان لە چۆمانین لە سنتەرەکی ڕەوشنبیریین. ئەرک و بەرپرسیارەتی ئەو ڕەوشنبیرانە چییە لە بەرامبەر پرسەنەتەوەیەکان؟ هەمووان دەزانین ناڕازایەتیەکی گەورە هەیە تایبەت لە ئاستی باشووری کوردستان. ئەو ناڕازایەتیە وای کردووە کە حتا ڕادەیەکی کێشە و گرفتەکان وایان کردووە ناڕازایەتی لە بەرامبەر دەسەڵات وای کردووە کە هەستینەتەوەیی هەندێک لاواز ببێ. ئەوە خۆی لە خۆیدا ئەرک و بەرپرسیارەتیەکی دەخاتە سەرشانی هەموو کەسەکەی کە ئێمە چوانکارەکانمان چڕتر بکەینەوە بە ڕۆحەکی نەتەوەییەوە، بە یەکگرتنەوە ئێمە بتوانین وەڵامی ئەو هێرشانە بدەینەوە و ڕێگری لەو پەلەمارانە بکەین کە دەوڵەتی تورکیا دەینێتە سەر وڵاتمان و خاکمان و نیشتیمانمان. دیارە پرۆسەیەکی داگیرکاری گەورە هەیە. جوگرافیای کوردستان ڕۆژ بە ڕۆژ داگیر دەکرێت، ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێت ئەو داگیرکاریە. هێرشی ئەسکەری، هێرشی سەربازی بەرفراوان هەیە. لێرەدا وەڵام دەدرێتەوە ئەو هێرشە، بەڵام لە هەمان کاتدا ڕۆڵی کۆمەڵگا چییە لە بەرامبەر ئەو هێرشانە؟ ئەوە دەکەوێتە سەرشانی تەنیا لایەنە سیاسیەکان بەرپرسیار نیەن. بەڕاستی ئێمە هەمومان دەزانین ممکنە لایەنی سیاسی هەوێ بەرجەوەندی لەگەڵ ئەو ڕەوشەدا بگونجێتەوە لەبەر هەندێک بێدەنگی دەنوێنن، بەڵام ئێمە وەکو کۆمەڵگا دەبێت دەنگمان لە بەرامبەر ئەوە بەرز ببێتەوە و خاوەنداری لە نیشتیمانی خۆمان بکەین و خاوەنداری لە وڵاتی خۆمان بکەین و ئەو دەستکەوتانەکە بە دەستمان هێناوە بە تێکۆشانێکی بێوچان، بە ڕێشتنی خوێنێکی زۆر ئەوە خۆی لە خۆیداوە دەکا کە ئێمە هەمومان خۆمان بەرپرسیار ببینین بۆ پاراستنی ئەو دەستکەوتانە و شکاندنی ئەو ذهنیەتە داگیرکەرە کە دار و بەر دەداتە بەرێ. دەبینین جوگرافیامان وردە دەکەوێتە بن داگیرکاری، ڕۆڵەی کورد ڕۆژانە دەبنە قوربانی ئەو هێرشانە.